سلمان عەبدوڵڵا کاکەمەلە ناسراو بە سەلمان کۆچەری لە 1 ساڵی 1985 لە چواقورنە لەدایک بووە. ئێستا لە چواقورنە نیشتەجێیە. پیشەی ئێستای مامۆستا و ڕۆژنامەنووس، کارگەری سەنتەری پەرەپێدانی لاوانە و ئەندامی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 2001ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەکەم بەکالۆریۆس لە زمان و ئەدەبی ئینگلیزی ساڵی 2009، دووەم بەکالۆریۆس لە یاسا لە ساڵی 2021، سێەم دبلۆمی باڵا لە زمان و ئەدەبی ئینگلیزی لە ساڵی 2023 بۆ 2024. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشتر هەیبوون. یەکەم ئەندامی ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە لە ڕانیە لە ساڵانی 2008 تا 2009. دووەم بەرپرسی ئۆفیسی سەنتەری پەرەپێدانی لاوان بووە لە ڕانیە لە ساڵانی 2016 تا 2023. سێەم کارگەری سەنتەری پەرەپێدانی لاوان بووە لە ڕانیە لە ساڵانی 2021 تا ساڵی 2024. چوارەم ئەندامی مەڵبەندی ڕاپەڕین بووە لە ساڵانی 2014 تا 2024. ئەو خول و ڕایەنانەی کە بەشداری تێیاندا کردووە: یەکەم خولی سەرکردایەتیکردن، ڕاگەاندن، مافی مرۆڤ لە ساڵانی 2014، 2017، 2024. دووەم خولی ئازادی ڕادەربڕین لە UN لە ساڵانی 2023 تا 2024. سێم خولی مافەکانی مرۆڤ لە UN لە ساڵی 2024. چوارەم جارنامەی مافەکانی مرۆڤ لە یۆنامی UN لە ساڵانی 2023 تا 2024. پێنجەم خولەکانی پێگەیاندنی میدیایی ستاندارد و خولی ئامادەکاری بێژەر لە ساڵانی 2018 تا 2019. شارەزایی و لێهاتووی هەیە لە: یەکەم وەرگێڕی زمانی ئینگلیزیە بەڕاستە و خۆی، دووەم ئەندامی IMS واتە International Media Service، سێم شارەزای بواری یاسایی و پڕۆژە یاسایە، چوارەم شارەزای زمان و ئەدەبی ئینگلیزیە، پێنجەم شارەزای بواری کۆمەڵایەتی و ئیداریە، شەشەم شارەزای بواری ڕاگەاندن و میدیایە، حەوتەم شارەزای بواری کاری ڕێکخراوەی و کۆچ و گرفتی پەنابەرانە. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری وەکو نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی، کۆڕ و وانەوتنەوە. یەکەم بەشداری کردووە لە کۆنگرەی گەنجانی خۆرهەڵاتی ناوەڕاست لە دیاربەکر و باکووری سووریا و قامیشلۆ لە ساڵانی 2019 تا 2021. دووەم وتنەوەی وانەی میدیایی لە ڕانیە و هەولێر لە ساڵانی 2014 تا 2024. سێم پێشکەشکردنی سیمیناری زانستی و زمانەوانی لە ڕانیە، کۆیە، هەولێر. چوارەم پێشکەشکردنی وتار لە UN لە تەلگرافی بەریتانی. پێنجەم بەشداریکردن لە دەیان بەرنامەی ڕادیۆی و تەلەڤیزیۆنی و لە ناوخۆ و دەرەوەی کوردستان. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران: پرۆژە یاسای تایبەت بە پێدانی قەرزی بچووک بۆ گەنجان و زیادکردنی هەلی کار بۆ گەنجان لە ڕیزبەندی یەکەمی کارەکانم دەبێت.